پۆلیسی ئەڵمانیا دوژنی داعش لا گرتوخانەیەکی هەرێمی کوردستان دەرفێنێت و ئەو هەنگاوەش ناکۆچی نێوان هەردوو حکوومەتی بەغدا و بەرلینی لێدەکەوێتەوە. گۆڤاری فۆکسی ئەڵمانی بڵاوی کردەوە بەهۆی ڕفاندنی دوژنە داعش لا گرتوخانەیەکی هەرێمی کوردستان لەلایەن پۆلیسی ئەڵمانیەوە لە ئێستادا حکوومەتی عێراق ڕێگا بە پۆلیسی ئەڵمانی نادات گەشت بکات بۆ عێراق. گۆڤارەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە پۆلیسی ئەڵمانیا کە بۆ لێکۆڵینەوە لەگەڵ ئەو دوژنە داعشە گەشت بوون هەرێم بەبێ ئاگاداری حکوومەتی عێراق و وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا دوژنەکەیان ڕفاندووە بۆ ئەڵمانیا. لەبارەی ڕووداوەکەوە فەرمانبەرێکی باڵا لە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بە گۆڤارەکەی ڕاگەیاند ئەو کارە بێمێشکانەیە و بەزاندنی سنووری دەسەڵاتی حکوومەتی ئەڵمانیایە. ئاشکراشی کردووە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا نێوەنگیر بووە لە ناردنی تیمێکی پۆلیس بۆ هەرێمی کوردستان و لێکۆڵینەوە لەگەڵ ئەو دوژنە داعشەدا. بەپێی زانیاریەکانی فۆکس ڕفاندنی دوژنە داعشەکە قەیرانێکی سیاسی لە نێوان هەردوو حکوومەتی بەغدا و بەرلین دروست دەکا. بەو پێی حکوومەتی عێراق ئەم هەنگاوە بە پێشێلکردنی سەروەریەکانی دەزانێت. بۆیە بڕیاریداوە چیتر ڤێزا بە پۆلیسی ئەڵمانیا نەدات کە بۆ لێکۆڵینەوە لەگەڵ داعشە زیندانی کراوەکان سەردانی عێراق بکەن. لەلایەکی دیکەوە حکوومەتی بەغدا نامەیەکی توندی ئاراستەی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا کرد و پێڕاگەیاندن کە هێشتا لە عێراق لێکۆڵینەوە لەگەڵ ئەو ژنە داعشانە بەردەوام بووە. ڕووداوەکە بۆ مانگی نیسانی ئەمساڵ دەگەڕێتەوە کاتێک پۆلیسی ئەڵمانیا بەنهێنی دوژنە داعشەکەی لە فڕۆکەخانەی هەولێرەوە بۆ فڕۆکەخانەی فرانکفۆرت لە ئەڵمانیا گواستوتەوە. یەکێک لەو ژنە داعشانە ناوی زابیە ئۆلیکەیە و تەمەنی 31 ساڵە و ئەوی دیکەشیان ناوی سێبیلێ و تەمەنی 30 ساڵە و بەڕەچەڵک تورکە و ڕەگەزنامەی ئەڵمانی هەیە. هەردووچیان لە لیستی هارە مەترسیدارەکاندا بوون و ئەم داعشانە لە ساڵی 2017 لە سەردەستی پێشمەرگە دەزیر کراون و لە کاتی دەست بەسەرکردنیشیان چەکیان پێبووە.